هو اوتت من سال 2023 دا بیامشین تیم که باش و تکمه خروکن پشگیریا کارگریا یانه و امشان تیم که باشش خروکن او امکانات کمیت ماه و فتره که کم که 13 روز ما بین بو دوریه و وقت مستوى فريق زورا باشه بس نتیجه ناین اوش توپانه شکل زور نرماله انشالله گمد داوید دادش نتیجه باش خروکن و هوا آواتت من سال 2024 او انشالله بشین دل جماعه رو خوش کن که او هم کن بس ما دل جماعه رو خوش کن و بشین رزبند دا یکی حتی سه بگیرین پشتیوانی جماعه رو کارگری ها یانه هاتنی سری سالی نوی لطاوی هم نشتیمانیانی کردستان پیروز دکم همون سالک خوشی و نخوش تیده بلام 2023 بام سالک خوش بوله بر اوی بوم سروکی سنتری خانمانی سیده کن انشالله ل 2024 پروژه کارو پروژه باش من دوید همو هدفك من اوی که خدمتی خانمانی سیده کن و دوره کمام کی هیوی اومدت مال 2023 هندک هات نجی هندکش ناد نجیم 2023 هندك روداوت نخوش هاد نپیش مخابنی و چند عزیز مال دزدان هیوی دارم 2024 هیوی امیدت ما بین جی هیوی امیده که من اول 2024 ام کردستان خو ببینین ببیت دولت دست پیشمرگه که ایش پیشمرگه ما سروک ما مسعود بارزانی هم لیک دی که از وقت ما مستقی راهنر باری پرورده دام من بخوشیان هیویا من اول آسزان سی قطابیا گلک بیچته پیش زیادر بیچته پیش زورترین قطابخانه افصال من سردانوان قطابخانه که دی آسزان سی قطابیا نه آسته که باش دابو هیوی دارم 2024 دا او آسته قطابیا زیادر برز بیته و بهیمتا همه کی بەبوونەوەی سەری ساڵی نوێی زینیەوە گەرمترین پیرۆزبایی لە هاو نیشتیمانیان لە هەرچی بن دەکەین هیواخوازن سەری ساڵ بە خۆشی و بە کامرانی بەنەسەر ساڵی 2023 ساڵێک بوو کۆمەڵە ڕووداوەکی ناخۆش بۆ گەلی کورد بە تایبەتی تێدا بوون ئەو ڕووداوانەش هەم ڕووداوی سیاسی و ئابووری بوون بۆ خەڵکی کوردستان لە ساڵی 2023 کۆمەڵە ڕووداوەکی خۆشی تێدا بوون بە تایبەتی بۆ دەڤەری سیدەکان بەگشتی کۆمەڵە پرۆژەیەک لەو سنوورە جێبەجێکران کە لە مێژووی سیدەکان بەخۆی نەدیت بوون لە بواری ڕێگاوبان و بینایە و نەخۆشخانە و تەندروستی ئەوانە کۆمەڵە پرۆژێکی زۆر باش بوون ئەوە جێگای دڵخۆشی بوو بۆ خەڵکی سنوورەکە و لە ساڵی 2023 هیوادارین ساڵی 2024 بە هەمان شێوە و باشتریش بۆ ئەو سنوورە ئەو پرۆژانە جێبەجێ بکرێت هیواخوازین لە ساڵی ئایندە ساڵی 2024 گەلی کورد بگات بە ئاوات و ئامانجووی لە مێژینەی خۆی کە سەر بەخۆی کوردستانە هەروەها ببیتە یەک ڕێزی نێوماڵی کورد کوردستان بەرەو ئاوادانی و خۆشگوزەرانی و ئابووریەکی بەهێز هەنگاو بنێ ئەوە ئاوات و ئامانجی ئێمەی کوردە لە 2024 انشاءالله. سال 2023 سالێکە خێر و خۆشی بی هەرچەندە لە ڕێی ئابووری و هەندێک کێشە و گرفتت ئابووری هەبین بۆ کوردستانê بەس هیوی خۆزم لە ساڵ 2024 ئەو کێشت ئابووری نەمینن کوردستان بەرەو دەوڵەتێک سەر بەخۆ بچیتن و کوردستان هەر ئاوادان بیتن 2023 سالێک لە تەمەنت بەتن 2024 هیوی دارین تەمەنێکی خۆش کێشەهەوایەکی خۆش کوردستانێک ئازاد بشی